سەبارەت بەو ڕووپێویە گرنگەی دەستەی ئامار کردوێتی بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان من بە ورتر باسی یەکەم. جگەلەوەی لێرە بە گرافیکێک بۆتان ڕوونەکەمەوە کە چۆن کراوە لەسەر چەند کەس کراوە هەموو ئەمانە و لەگەڵەوەشدا هاوکات لەگەڵ بەڕێز سیروان محەممەد کە سەرۆکی دەستەی ئامارە لێرە بەیەکەوە باسی وردەکاریەکان یەکەین. بەڕێز سیروان بەخێر هاتی. ماندوونە بن کارەکەتان دەرکەوت ئەمڕۆ و ڕاتان گەیاند. جا ئێستا ئێمە باسێکیەوە بکەین کە دەستەی ئامار بە گشتیەوەی کە کردوێتی ئەمڕۆ گرنگە. چۆن کاتێک کە باسەکرێ ئەوترێت زۆر بچووک مام ناوەند، ئەگەر لای هەندێک کەس ڕوون نەبێ بچووک، بەڵام ناوەکەی بچووکە. ئەگەر لە جیهانە بیری لێ بکەینەوە ببینین کە ئەمانە هێندەی کۆمپانیا گەورەکان گرنگیان هەیە. چونکە کاتێک کۆمپانیاکی گەورەیەک و ئیکسۆن مۆبیلی ئەمریکی، شیڤرۆن، ئەمانە داهاتەکان ئەوەندەی ئەو بچووکان ڕاستە، بەڵام بەقەدەر ئەو بچووک و زۆر بچووکانە داهاتیان نییە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەگەر لێرەش ئێوەش هاوڕابن لەگەڵم، بۆیە ئێوە زیاتر بۆمان ڕوونکەنەوە بۆ یەکەم جار کارتان لەسەر زۆر بچووک و مام ناوەند کردووە. مەبەست چییە لەم دامەزراوانە؟ خۆی دامەزراوەی ئابووری ئێمە ناوی دامەزراوەمان لێناوە و لە ڕێوڕسمەکەش ئاماژەمان پیا کە هەر چالاکیەکی ئابووری بۆ مەبەستی جێبەجێکردنی ئەم ڕووپیاوە ناوی دامەزراوەمان لێناوە. زۆر بچووک ئەوەی کە کارمەندەکانی بەخاوەنیەوە لە 1 بۆ 3ەیە، 1 بۆ 3 کەس، ئەوە زۆر بچووکە. بچووکەکەش لە 4ەوە بۆ 9 بەخاوەنەکەیەوە و لە 10ەوە بۆ 29 مام ناوەندە. ئەمە بۆچی ئەوەمان هەڵبژارد؟ ئەمە دوای ڕاوێکێکی زۆر لەگەڵ ڕێکخراوی UNDP گەشتی نەو قەناعەتە کە ئێمە کلێنێکمان هەیە لە دابینکردنی داتا و زانیاریەکان لەم بوارەدا، بۆیە بڕیارمان ناکە ئامادەکاری بکەین. ئەویش ساڵی 2021 ئەم قەرارەدرا تا گەشتی ناو ڕۆژێک کە لە مانگی 3 لە 5 سێی 2022 کارە مەیدانیەکەمان ئەنجامدا، دوای ئەوەی کە ڕاهێنانی تیمەکانی مەیدانیمان کرد و طبیعی پێشتریش بەرنامەکەی داخڵکردنی داتاکان حازر کرا. تۆ ئاماژەت پیاوتە دەمانە ڕاستە کۆمپانیای زۆر گەورە هەیە، بەڵام ئەمانە ئەم نەوع کارانەی کە لە وڵاتانە کرێ زۆر کاریگەری هەیە لەسەر ئابووری، چونکە زۆری خەڵق لە توانایدایە کە کاری بچووک و زۆر بچووک و مامناوەند ئەنجام بات. دروستە. باشە، بەڕێز سیروان، زۆر جار ئێوە لە کاتی ئەنجامدانی ڕووپێویەکە بەگشتی ئێمە لە کاتی راپۆرتی ئامادەکەین بۆ ئابووری یاخود ئەمانەوێ شرۆڤەی بابەتێ بکەین، یەکسرە گەڕینەوە بۆ لای ئێوە، یەکسرە گەڕینەوە بۆ دەستەی ئامار، چونکە هەموو کارەکان لەگەڵ ئێوەدا ئەکرێت. ژمارەمان پێویستە کاکە بگەڕینەوە لەسەر ئەوەی کە لای ئێوە هەیە. ئێوە بۆ ئەنجامدانی ئەم ڕووپێویە چەندێکتان پێویست بوو؟ ئایا بە وردی لەسەر چەند کەس کردتان؟ وەکو لێرە ئاماژەی پێکراوە نمونەیەکتان وەرگرتووە لەسەر 2016 یاخود بڵێن 2016 سێزدەیە؟ نا 16 نمونەتان وەرگرتووە کە 3812 کارمەندیان هەبووە. کارەکانتان چۆن ڕێک خست؟ توانیتان چۆن لەسەر ئەم هەموو نمونەیە و ئەو هەموو کارمەندە بە دروستی ئەنجام بدەن؟ خۆی ئەگەر ئێمە بمانەوێت تەواوی قەبارەی ئەو چالاکی ئابووریانە وەرگرین، ئەبێ سەرژمێری بکرێ، لە سەرژمێری چوارچێوەکەی دەرچێت، اینجا بچی سەردانی خودی دامەزراوەکان بکەی یان ئەو چالاکی ئابوورانە بکەی. لەبەرەوەی سەرژمێریمان نەکردووە و لە ڕێوڕسمەکە جەنابی وەزیر ئاماژەی پیا لە وتەکەی ناچار بووین ئێمە بۆ ئەوەی داتاکان وەرگرین بچین لەسەر ئاستی خێزان. ئێمە چوارچێوەیەکی تا حەدێک دروست لە خێزانەکان لە هەرێمی کوردستان هەمانە نوێمان کردەوە و نمونەیەکی هەرەمەکی لێوەرگیرە بە ستاندەرێکە بڕیاری لەسەر دراوە بۆ ئەوەی بتوانین لەگەڵ خاوەنی ئەو کارانە ئەنجامین. طبیعی خۆی زیاتر بوو لەوە، بەڵام شەرت نییە هەموو خێزانێک کە تۆ سەردانی یەکەی چالاکی ئابووری هەبێت. بۆیە ئێمە چەند جارێک ینی تا گەشتینە ئەو ڕقەمە و ئەو ڕقەمەش 2016 بوو ئەوەی بتوانین بڵێن لە هەرێمی کوردستان ئەشێ بڵێن چالاکی ئابووری لەو وارانەدا ئەمە ڕنگدانەوەکەیەتی، ئەمە نیشاندەرەکانیەتی. ئەمە کە نمونە هەڵەبژێڕێ، نمونونەکە ئەبێ
تەمسیلی وڵاتەکەت بکە تەمسیلی پارێزگاکەت بکە بە قەبارەی ئەو نمونەیە کە هەڵێبژێری. لێرە باسی ئەومانە کرد کە پرۆژە مامناوەندەکان و پرۆژە بچووکەکان پرۆژە زۆر بچووکەکان بۆ ڕێژیان زیاترە یاخود بۆ کارتان لەسەر ئەم سێ بابەتە کرد کە بینین لە 93 ڕێژەکە پرۆژە زۆر بچووکەکان بردوێتی و لە کاتێکا پرۆژە بچووکەکان لە 6.3 و مام ناوەندەکان لە 0.7. بەڵێ خۆی یەکێ لە نیشاندارەکان کە بۆمان دەرکەوت ئێمە خاوەنکارەکان ئەوانەی کە پرسیاریان لێکرا لەم ڕووپێوەدا زۆربەی زۆری سەختی دامەزراندنی پرۆژەکانیان یان چالاکیەکانیان ئەگەڕێنەوە بۆ زەحمەتی گەیشتنیان بە پارە لە 63 ئەوانەی کە چاوپێکەوتنیان لەگەڵ کرا کە ناتوانن دەستیان بگا بە پارە بۆ ئەوەی چالاکیەکانی خۆیان جێبەجێ بکەن. بۆیە ناچارە بن بچنە پرۆژەکانی زۆر بچووک چووکە لە یەک کەس بۆ سێ کەس بەخۆیەوە کە خاوەنی کارەکەیە و زۆربەی زۆریشیان کە پرسیارمان لێکردن نزیکەی 90% یان زیاتر لە 90% وتیان کە وتمان ئێمە بۆ ئێوە بۆچی ناچن خۆتان تۆمارکەن ناچن لە دامەزراوەکانی حکوومەت وتیان پێویستی پێ نییە ئەم جۆرە پرۆژانە پێویستی پێ نیە هەرچەندە ئێمە زانین کەواتە ئێوە هۆکارەکانیشتان خستۆتە ڕووگە هاوڵاتیان باسی ئەوەکەن باشە هەڵبەت لە وڵاتی ئێمە کاک سیروان زۆربەی ئەوانەی کە کارەکەن یاخود خاوەن کارن با بڵین پیاوانن لە ئامارەکەدا لە 1970 ئاماژە بەوە کراوە کە پیاوانن خاوەنی ئەو پرۆژە بچووک و زۆر بچووک و مامناوەندەکان لە 13 ژنانن. ئایا ئەمە هیچ ئامارێکتاندا لە پێشتر زیاتر بۆیە ئێستا زیاتری کردووە جیاوازێکتان هەیە یاخود نە ئێستا ئەم ئامارە دیاریکراوە؟ نانە ئەمە زۆر هاوشێوەی ئەو نیشاندەرانەیە کە پێشتر لە ڕووپیاوەکانی کار و هێزی کار و بێکاری دەرمان کردووە کە بینین ئێمە ڕێژەی بەشداری ئافرەت لە چالاکی ئابووری لە هەرێمی کوردستان و لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بەگشتی زۆر کەمە بە بەراورد بە پیاو لە ڕووپیاوەکانی تر بۆمان دەرکەوتووە کە 15% تەنەها 15% ئافرەتان بەشداریان کردووە یان چالاکن لە ڕووی ئابووریەوە لە پرۆژەی خۆیان لە هەموو لە بازاری کار چکەتەوە بەشێکە لە بازاری کار بۆ کەرتی تایبەت ئەمە کەرتی تایبەت باسەکەین لێرە ئێمە باشە ئەوەی کە زۆربەی دامەزراوەکان لە سێ کەرتا ئێوە چڕتان کردوتەوەیش گواستنەوە کۆگا و کشتتوکاڵ و ڕاوماسی و بازرگانی تاکو کۆ ڕەنگە شینەکە بازرگانی تاکو کۆیە بۆم باس کە بازرگانی تاکو کۆ چییە و لە 16 کە کشتتوکاڵ و ڕاوماسیەوە ڕوونە کە ئێستا خەڵکێکی زۆر خەریکیە و کارارێ بە تایبەت ڕاوماسی و شوێنانەی دروستیان کردووە بۆ وەکو کێڵگە بەکارێنن و ڕەنگە سپێکەش گواستنەوە کۆگاکانن کە لە 15 بردووە بەڵام زۆربەی بازرگانی و تاکو کۆیە ئەمانە چۆنن؟ ئەمەش هەر مۆزوعی خاوەن دارەتی دوکان یان تیجارەتی جوملە زۆربەی زۆری ئەو چالاکیانەی کە بۆمان دەرکەوتووە لە ناو سیستەمی ئابووری هەرێمی کوردستانە تەنانەت لە بابەتی کۆی بەرهەمی ناوخۆییش ئەم بازرگانی تاکو کۆیە کە لەوێ کۆمان کردوێتەوە لەگەڵ گواستنەوە و کۆگاش زۆربەی یان ڕێژەکەی زۆر زیاترە لە کەرتەکانی تری ئابووری لە و ئەمەش هاوشێوەیە لەگەڵ کەرتەکانی ئابووری لە وڵاتانی تر یان ئەمە شتێکی غەریب نییە ئەمە شتێکی وازەحەکە بازرگانی تاکو کۆ لەبەرەوەی ڕەنگە ئاسانتر بێ ئیشکردن لەسەری پارەیەکی کەمتری ئەوێ ئیشیان لەسەر کردووە و ڕێژەکەی بەم ڕقەمە دەرچوو و وەزیری پلاندانانی ژاماژەی بەوەیە کە کاریگەریشی هەیە هەرچەندە کەمێک ژێ بەڵام پرۆژەی زۆر بچووکیش کاریگەریەکی گەورەی هەیە بۆ ئابووری وڵات دیارترین ئەو ئاڵانگاریانەی کە ئێوە خستوتانەتە ڕوو و ئێمە نیشانی بینەرانیشیە دێن بەم جۆرەیە کە لە 16 دامەزراوەکان کێشیان هەبوو لە دەستپێکردنی کارەکەیان ئەمە سەرنجی منی زۆر ڕاکێشا بۆچی ینی ئەم دامەزراوانە کێشیان چییە لە دەستپێکردنی کارە ئایا خەڵکی ئێمە جورئەتیەوەی نییە بڵێ دەست بکا بۆ کار و پرۆژە لەبەر زەرەر یان چ هۆکارێکی ترە؟ نا هۆکارە سەرچێکی کە خۆیان باسییان کردووە قورسی گەیشتنیان بە تەمویل بە پارە لە 65 ئەگەر غەڵەت نەبم وتیانە ئێمە ناتوانین بگەین بە پارە بۆ ئەوەی پرۆژەکانمان دەست پێ بکەین لەبەرەوەی کێشەمان هەیە بەشێکی کەمتریان ئەڵێ خۆمان تۆمارکردن لە دامەزراوە فەرمیەکان ئاستەنگی بۆ دروست کردوین ئەوە زیاترین دوو ئەوەش دیارە لەبەر ئەو ڕۆتینات و یاخود ڕسوماتەیە کە پێویستەکە لە 100 دەرچوانی زانکۆ بوون ئەمە ڕێژەکە وەکو دیارە ئەشبینین کەمە
دەرچوانی زانکۆ بەداخەوە لە ١42 هێزی کاری ناکارامەیە مەبەست چییە لە هێزی کاری ناکارام ئەمانەی کە ینی شارەزاییان نییە لە بوارەکانی کارکردن ئیتر هەر بوارێک بێت ئەوانە ناشارەزایی ڕاستەکەی دەرچوانی زانکۆ سەتادەیە هینەکەی ئەمە ڕێژەیە کاگەرتۆ بەراوردی کە لەگەڵ دەرچووی ئێمە ڕێژەکەشمان دەرهێنا بوو لەوێ لە سا 39 لە سەتی وابزانم یان 38 لە سەتی ئەوانەی کە ئیشەکەن لەو بۆمان دەرکەوت لەو ڕوپیەوە کە کارەکەن و پرۆژیان هەیە دەرچووی ناوەندی و ئامادەین زۆربەی زۆری ئەوانەی کە عفو لە 40 زیاتر لە 40 لە 100 زیاتر دروستە لە 126 کارمەندانی کارگێڕین و 166 دامەزران لە ڕێگەی ناسیاوی پەیوەندیە کەسیەکانەوە ئەمەیان چۆنە یاخودی ئەوەیە بۆ نمونە کەسێک پرۆژێکی خۆی دامەزرێنێت تا کە سوکاری خۆی وەستابێت دوورتر ڕاستە لە 153 ئافرەتانی وەرگیرا و ڕوبەڕووی سەختیە بنەوە ئەمە دروستە کە زۆربەی کات ئیتر هەموو ئەو ئەستانگ و هەرسمەندانەی کە بەرەوڕووی ئافرەتە بێت ئەمەش بەشێکی گەورەیە لە ئامارەکەی جێ دەستخۆشیە لە بەروی هەموو کات پێویستمان بۆ ئامارانابێ لە 148 ئافرەتان نایانەوێت پارە لە بانکەکان وەربگرن ئەمەیان بۆچی مۆزوعی ئەو سوودەی کە داڕێ لەسەر پارەکە لە قەرز تۆ ئەزانی سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان هێشتا زۆر لە سەرەتایە ڕاستی خەڵکیش ئەوە نەمتمانەی بە بانقەکانی ئەهلیش کێشەی تیا بۆ لە هەرێمی کوردستان مجموعەیەکی زۆر لە بانکەکان سەر بە وڵاتی لوبنانن کە پێشتر تووشی ئەزمەیەکی مالی بوو نەیانتوانی ئەوە خەلەلێکی دروست کرد بەڵام بەنسبەت ئافرەتەوە خۆی نەک بەس بۆ ئافرەت ئەوانەی تریش ینی پیاوەکان ئەمان کێشەیان هەیە ئەوان مۆزوعی سوودەکە و شێوازی گەڕانەوەی قەرزەکە و ئەو شروتانەی ئەو مەرجانەی کە دایانێنێن بۆیان بۆ ئەوەی پارەکە بگەڕێنەوە ڕەنگەوە زەحمەت بی ئەوەیە چێکە لە پێشنیارەکان کە لە ئەمڕۆ لە ڕێوڕسمەکە باسمان کرد کە ئەبی ئەمە دیراست بکرێ و ئاسانکاری پێویست بکرێ بۆ ئەوەی تۆ خەڵک بتوانێت قەرز وەرکرێ و بتوانێت بە ئاسانی قەرزەکە باش هەر ژمارەیەکە ئێوە وەرتانگرتووە پێویستەکە کە دراسەیەکی لەسەر بکرێت لە بەرەوەی گەر لە 100 بەکارهێنانی ئینتەرنێت بۆ بازرگانی ئەلکترۆنی ئەمەکەم بۆ بێ نییە ئەمە بۆ خۆی پێویستەکە هەڵوەستەیەکی لەسەر بکرێەوە لە 182 پشتبەستن بە بازاری ناوخۆیە ئەمەش ڕێژەیەکی باشە و بۆ ساختکردنەوەی بەروبوومی ناوخۆیە و هەموو ئەو کاڵانی ئەکرێ 115 پشتبەستنە بە بازاری عێراق واتە 182 زۆر ڕێژەیەکی بەرزتر و باشترە بەڕێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئامار زۆر سپاس کە لەگەڵمان بوون ئێمە بەردەوام چامان لەوەیە کە ڕوپێوی زیاتر بکەن لە هەموو بوارەکانە چونکە ئیتر ئابووری پێویستی بە ژمارەیە لای ئێوە ڕوپێوی ترمان بڕێوەیە دەستان خۆش بە و سپاس سەرکەوتوو بن